ئاگادارن بەردەوام دەوڵەتی فاشی و دڕندەی تورکیا دژایەتی دەستکەوتەکانی گەلەکەمان دەکات و بە هەر شێوازێک بۆی لوابێت هێرشی بەردەوام دەکاتە سەر گەلەکەمان لە هەر پارچە و شوێنێکی کوردستان و تەنانەت دەرەوەی کوردستانیش بەردەوامیش دژایەتی خۆیان بەرامبەر هەر هەنگاو و دەستکەوتێکی گەلی کوردستان بێ جیاوازی نەشاردۆتەوە. بێگومان ئەم دەست درێژانەی دەوڵەتی تورکیا لە کاتێکدایە لە ڕۆژاوای کوردستان گرێبەستی کۆمەڵایەتی وەک دەستوری باکوور و ڕۆژاوای سووریا ڕاگەیاندرا و دەشیانەوێت بەم هەنگاوە خۆیان لە قەیرانی سیاسی و ئابووری تورکیا بدزنەوە و قەیرانەکانیان بۆ دەرەوەی سنووری وڵات بگوێزنەوە. بەبەر چاوی ڕایگشتی جیهانی و بە بەکارهێنانی هەموو جۆرە چەکێکی ڕێگەپێدرا و قەدەغەکراو بە چەکی ناتۆ و ئەو ناوەند و هێزانەی بەناوی مرۆڤ و دیموکراسیەتەوە قسە دەکەن گەلەکەمان جینۆساید دەکەن خاکمان دەسووتێنن لە ڕێگای هێرشی زەمینی و ئاسمانیەوە لە هەر کوێک بۆیان دەکرێت هێرش و پەلامار دەدەن ئەوانیش لە بەرامبەریدا بێدەنگ و کەڕ و لاڵن. بێگومان لە ڕۆژاوی کوردستانیش بەردەوام ئەم دوژمنە بێدین و فاشست و ترسنۆکە لە هیچ شتێک دەستی نەپاراستەوە لەلایەک پشتیوانی گروپی چەتە و توندڕێی بەکرێ گیرایی خۆیەوە و لەلایەکی ترەوە بە بەردومانی زەمینی و ئاسمانیەوە داگیرکردنی خاکی کوردستان درێژە پێدەدات. لەم ڕۆژانشدا دیسان ئەم دەوڵەتەی داگیرکەر و فاشستە هێرشەکانی خۆی چڕتر کردوێتەوە و دەستی کردووە بە بەردومانی هەرەمەکی و بەهۆیەوە چەندین هاوڵاتی سڤیل بوونەتە قوربانی و شەهید و بریندار بوون. هێرشەکانیان بۆ سەر ژێرخانی ئابووری ڕۆژاوای کوردستانە ناوچە ئابووریەکانی وەک پاڵاوگەی نەوت و وێزگەی بەرهەمێنانی کارەبا و چیمەنتۆ و بەندا و تەنانەت هۆڵی زەماوەندیش لە هێرشەکانیان بێبەش نەبوون. دیارە دەوڵەتی تورکیا بەم هێرشانە دەیەوێت بەردەوامی بدات بە سیاسەتی جینۆسایدکردنی گەلی کورد و هەڵۆشانەوەی سیستەمی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و بەهێزکردنی گروپە تیرۆریستەکان و زیندیکردنەوەی میساقی میلی. لەم هێرشانەی ئەم چەند ڕۆژەدا نزیکەی 20 هاوڵاتی شەهید و بریندار بوون. هەر بۆیە ئێمە ئەم حیزبولانانەی لە خوارەوە ناومان هاتووە لەلایەک ئیدانەی توندی کار و کردەوە ترسنۆک و نائینسانی و نادیموکراسیانەکەی دەوڵەتی تورکیا دەکەین و داوای یەکڕیزی لە هێزولانە سیاسەکانی کوردستان و شەقامی کوردی دەکەین. لەلایەکی ترەوە داوا لە نەتەوەی گرتوەکان ئەنجومەنی ئاسایش هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش قونسوڵەکانی وڵاتان لە هەرێمی کوردستان و ناوەندەکانی مافی مرۆڤ و دیموکراسی لە جیهان و ناوچەکە دەکەین کە چیتر بێدەنگ نەبن و هەوڵدەن بۆ یەک دروستکردنی ناوچەی دژەفڕین لە باکوور و ڕۆژاوای سووریا. دوو بەرگرتن لە هێرش و بەردومانکردنی جۆرانەی زەمینی و بە ئامانجگرتنی خەڵکی سڤیل و خاکی ڕۆژاوای کوردستان. سێ چاودێری و لێپێچینەوە بکرێت لە بە ئامانجگرتنی شوێنە مەدەنیەکان و ئەو جێگانەی کە ناوچەی ئابووری و ژیانی کۆمەڵایەتیان پێوە بەندە. هاوکات داوا دەکەین ڕێزە ئیرادەی گەلی کورد و هەموو گەلانی باکوور و ڕۆژاوای سووریا بگرن کە پێکەوە سیستەمی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریان دامەزراندووە و بە زووترین کات چارەسەرێک بدۆزنەوە بۆ کێشەی سووریا و لە ڕێگای دانیشتن و گفتوگۆ و جێڕانەوەی ماف بۆ خاوەن ماف بەڕێگای ئاشتیانە چارەسەری دۆزی ڕەوای گەلەکەمان بکەن و لەوە تێبگەن کە سیاسەتی نکولیکردنی مافی گەلان و چارەسەر مافی گەلان و دیکتاتۆریەت و مامەڵەکردن بە ئاگر و ئاسن لەگەڵ دۆزی ڕەوای ئەم گەلەدا کە لە زیاتر لە 100 ساڵە پیادەی دەکەن ناتوانن بە هیچ بگەن و هیچی لێ سەوز نەبووە و ناشوێت. گەلی ئێمەش سەرشۆڕی قبوڵ ناکات و لە بەرخۆدان دوانەکەوتووە و بەردەوامیش دەبێت تا بە ئامانجی ڕەوای خۆی دەگات و هەر هەوڵێکی داگیرکاریش بێ ئاکام و نەزۆک دەبێت.